خوێندنەوەی زمانی عەرەبی بۆ پۆلی چارەمی بنەڕەتی لاپەڕە 42. لاپەڕە 42 التمرين الأول ڕاهێنانی یەکەم پرسیار استبدل كلمة الأب بكلمة الأم في الجملة التالية. استبدل واتا بيقوروا واتا أول شيء الأب لايبة بيقوروا بو شيء الأم في الجملة التالية واتا لو رستي خواروا أو رستي كدي ما بستيان أو رستي إيريا لو رستي والشيء الأب لابم بيقورموا بو شيء الأم كاتا ڕستەکەی هەروەکو خۆی دەنووسمەوە بەڵام تەنیا وشەکەی دەگۆڕم بەڵام دەبی زۆر ئاگام لێبی کو دەیگۆڕم. بە ئەمن جارێ ئێرە تەمەشا نەکەم یەکەم وشە تەنیا لە جیاتی ئەلئەب ئەلئومی بنووسم ئەلئوم و دوایە شایەن واتە چا ئەوە ناگۆڕدرێ چایەکە وەحەلیبەن ئەویش ناگۆڕدرێ بەڵام ئەو وشەیە لێرە یەشڕەبوو دەبی بیگۆڕم چونکە یەشڕەبوو تەنیا لۆ مودەکەرە لۆ پیاوانە لۆ خانمان چ بنووسم دەبی بنووسم تەشڕەبوو تەنیا یا ئەەکەم کردە تەشڕەبوو الأم شایەن وەحەلیبەن. ڕستە چی بنووسی ڕەنگە هەمیشە بیر بکەوێ مودەکەرە یان موئەنەثە ئایا وشەکە بۆ چییە ئەو کەسەی باسی دەکەی یان ئەو شتەی باسی دەکەی مودەکەرە یان موئەنەثە. ڕستەی دووەم دیسان نووسرایە استبدل واتە بیگۆڕەوە كلمة جبنا واتا أو وشيا لابا وشي بنير في هذه الجملة بإحدى الكلمات التالية واتا أول شيء لابا لزياتي أول شيء يكتر أول شيء داني دواي أول شيء داني دواي أول شيء داني لو رستي کاتە ئەمن دەچم ڕستەکەی وەکو خۆی دەنووسمەوە یەئکول الئەبو بەڵام لە جیاتی جوبنەکەی لا دەبم دەیکەمە بەیضەن بەڵام چونکە ئەمن ئەبەکەم نەگۆڕیە واتە یەئکول هەروەکو خۆیتی یەئکول بەڵام لە جیاتی جبن دەنووسم بەیضەن واتە هێلکە بەیضەن ئەوها خاڵەکیش دادەنێم. لە ڕستەی دووەم لە جیاتی جبنەکەی دەنووسم تەمرەن دیسان یەئکول هەروەکو خۆیتی ئەو جارەی دەیکەمە تەمرەن تەمر واتە خورما تەمرەن. ڕستەی سێم دیسان یەئکول الئەبوو هەر باوەکە شتی دەخوا یەئکول ئەو جارەی خوبزەن نانی دەخوا. لێرە ئەو وشەیە بئیحدە الکەلیماتی التالیە واتە بە یەکێک ئیحدا واتە یەکێک لەو وشانەی خوارەوە لەو وشانەی کە دێ تالیە. تەواو دێمە لای التەمرین الثانی ڕاهێنانی دووەم. أكمل طواويك كل همو يعني هريكك جملة رستيك بالكلمة المناسبة. أكمل كل جملة بالكلمة المناسبة ڕستەکان تەواوکە بە وشەیەکی شیاو یان دروست یان گونجاو یان لەبار مناسب واتە وشەیەکی
دروست و لەبار و لێ هاتوو. وشەکانش لێرە هەیە. وشەی یەکەم المەدرسە، وشەی دووەم البەیت، وشەی سێیەم السوق. ئەوجا ئەمن ڕستەکەی دەخینمەوە. لێرە چ نووسرایە؟ تەخرج الأسرة من الأسرة واتە خێزان. بەڵام خێزان چونکە تا المەربوطە و مؤنەث بوو لەبەر هەندێ لێرە نووسرایە تەخرج و نەنووسرایە یەخرج چونکە لۆ مؤنەثیە. تەخرج الأسرة من خێزانەکە لە چێن هاتنە دەرەوە؟ ئایا لە مەدرسە واتە خوێندنگە، یان لە ماڵێ، یان لە بازاڕی. سوق واتە بازاڕ. دەنووسین لە ماڵەوە من البەیتی، کاتە لێرە دەنووسم البەیتی، من البەیتی. یغلق واتە دادەخا. الأب باوکەکە چ دادەخا؟ بالمفتاحی، بەکلیل. باوکەکە چ دادەخا؟ يغلق الأب بالمفتاح. ئایا کتابی دادەخا، یان قەلەمی دادەخا، یان دەرگا؟ البابە. بێگومان دەبی بنووسم البابە لێرە. ڕستەی سێیەم الجەمیع هەمویان في غرفة الضيوف. في غرفة الضيوف واتە لە ژووری میوانان. ئایا لە ژووری میوانان چیان دەکرد؟ هەمویان یەلعەبوو واتە یاریان دەکرد، گەمەیان دەکرد. یەجلیسو دانیشتینە یان دادەنیشن. یەنامو دەنون یان دەخەون. بێگومان هەر سێچیان ئەوانە ڕاستن ئەگەر بیر لە ڕێزمانی بکەمەوەیە یان لە قەواعیدەکەی بکەمەوە. بەڵام چونکە نووسینەکە کە خیندمانەوە نووسرا بوو یەجلیسو لەبەر هەندێ ئەم لێرە دەنووسم یەجلیس الجەمیع في غرفة الضيوف. دەنا هەتا یاریکردن لە ژووری میوانان ڕاستە، نووسن لە ژووری میوانان هەر ڕاستە، وەکو ئەوەی کە ڕستەچی ڕێزمانەکەی ڕاستە. بەڵام کە خیندنەوەکەمان خیندەوە نووسرا بوو دانیشتینە، هەمویان لە ژووری میوانان دانیشتینە. لەبەر هەندێ لێرە دەنووسم یەجلیسو. يجلس الجميع في غرفة الضيوف. التمرين الثالث واتە سێم، ڕاهێنانی سێم. اكتب واتە بنووسە. هذه واتە ئەو. الجملة واتە ڕستە. اكتب هذه الجملة في دفترك. لا تێنووسەکەی خۆت بینووسە. مرتين دووجار. بخط واضح بەخەتەکی ڕوون، خەتەکی ئاشکرا، خەتەکی جوان، خەتەکی دیار. کاتە بخط واضح وجميل لە هەمان کاتیش جوان، خەتەکی جوان و دیار و دروست و باش. ڕستەکە چییە؟ جوملەکە چییە؟ ئەو جوملەی دووجار دەنووسیەوە لە دەفتەرەکەت. أحب أبي وأمي وإخوتي وأخواتي. تمريني چارم. التمرين الرابع اقرأ وأكتب. اقرأ وأكتب واتە بخینەوە و بنووسە. بيضة، حوض، بعوضة، ضوء، ضفدع، ظفر، ظبي، محفظة، ظرف. ئەگەر نەزانم مانایان چییە ئەو شانە دێم لێرە تەمەشا دەکەم. بەیضەتون واتە هێلکە. بەیضەتون واتە یەک دانە هێلکە.
بەڵام ئەگەر دووسێ دانە بوو بەیضون. حەوض زۆر مانای هەیە، بە کوردیش گۆمی ئاو یان حەوز، بەڵام گۆمی ئاویش زۆر مانای هەیە بۆ وێنە ئەوە گۆمی ئاوە حەوض یان حەوزی ماسی بۆ وێنە، یان حەوزی مەلەکردن مەلەوانگە، ئەوانە هەموویان حەوضون. بەعوضەتون واتە پێشکە یان مێشولە، ئون واتە تیشک یان ڕووناچی. ضەو ئەو دوو مانای هەیە. ضیفدەعون ئەوەش ضیفدەعون. ظفر واتە نینۆک. ظەبی واتە مامز یان ئاسکە کێوی یان کەژاڵ غەزال. میحفەظەتون جزدان یان چیف. ظەرفون زەرفی نامە یان تێگر. لاپەڕە 44 الدرس الخامس ئەگەر بەباشی بخینەوە. الطريق إلى المدرسة ڕێگەی خوێندنگە یان لە ڕێ بۆ خوێندنگە، لە ڕێگا بۆ خوێندنگە. الطريق إلى المدرسة واتە لە ڕێگە بۆ خوێندنگە یان بۆ قوتابخانە. في الساعة 7 صباحا واتە کاتژمێر 7 بەیانی یان لە کاتژمێر 7 بەیانی. يلبس شوان ملابسه شوان جلکەکانی لەبەر دەکا. زۆر گرنگە لێرە ئەمن ئاگام لێبی لەبەر چ نووسرایە یەلبەسو، چونکە شوان ناوی مودەکەرە، واتە یەلبەسو بۆ پیاوان. و مەلابسەهو دیسان لەگەڵ یەلبەسو مەلابسەهو جلەکانی، بەڵام چونکە شوان ناوی پیاوانە مودەکەرە دەبی بنووسین مەلابسەهو. بەڵام سازان چونکە ناوی خانمانە دەنووسین تەلبەسو، سازان مەلابسەها کاتە ها وهو یەلبەسو و تەلبەسو وەکو یەک نییە. لەگەڵ وشەی یەلبەسو مەلابسەهو لەگەڵ وشەی تەلبەسو مەلابسەها. الأم ئێستا دایکەکە قسان دەکا چ دەرێ؟ حان وقت الذهاب إلى المدرسة. حان وقت الذهاب إلى المدرسة کاتی ئەوەی هاتیە بچنە یان بچینە قوتابخانە. ذهاب لێرە واتە چوون بۆ قوتابخانە. ئێستا کاتی چوونە بۆ قوتابخانە یان بۆ خوێندنگە. حانە واتە کاتەکەی هاتیە، وەقت واتە کات، ذهابش چوون إلى المدرسة بۆ خوێندنگە. حان وقت الذهاب إلى المدرسة. دیسان لێرە PTE هەیە. يحمل واتە هەڵدەگری. شوان چ هەڵدەگری؟ حەقیبەتەهو. دیسان لێرە دەبی ئاگام لێبی هو. يحمل شوان حەقیبەتەهو جانتایەکەی هەڵدەگری. بەڵام سازان تەحمیل حەقیبەتەها. تەحمیل سازان حەقیبەتەها. بە کوردی هیچ کێشە نییە، شوان جانتایەکەی هەڵدەگری، سازانیش جانتایەکەی هەڵدەگری، بەڵام بە عەرەبی کێشەیە، هەڵدەگری یەحمیل و هەڵدەگری تەحمیل جانتایەکەی حەقیبەتەهو و حەقیبەتەها. لاپەڕە 45 تەخڕوجو واتە دێنە دەرەوە. لەبەر چونکە گوتمان الأسرة مؤنثة،
تخرج الأسرة إلى الطريق واتا خێزانەکە ئێستا دێنە دەرەوە دەکەونە سەر ڕێگە طريق واتا ڕێگە تخرج الأسرة إلى الطريق ئێستا دیسان الأم دایکەکە دیسان قسان دەکا من هنا واتە لێرەوە نعبر الشارع لێرەوە لە شەقامەکەی دەپەڕینەوە شارع واتە بە کوردیش زۆر جار باس بە شارع ناوی دەبڕێ بەڵام شەقام یان جادە دەرێ من هنا واتە لێرەوە نعبر چونکە لێرە دووسێ کەسن ئەو پیتە نە بۆ کۆمەڵک کەسە نعبر واتە بە کوردی دەپەڕینەوە ئەگەر یەک کەس بی بۆ وێنە دەپەڕمەوە بەڵام زۆر کەس دەپەڕینەوە بە کوردیەکەش پیتی نە هەیە بە عەرەبیش پیتی نە هەیە بۆ کۆمەڵە کەسێک من هنا نعبر الشارع ئێستا سازان قسان دەکا ننتظر الضوء الأخضر ننتظر الضوء الأخضر ننتظر واتە چاوەڕێ دەکەین چاوەڕێی چ دەکەین چاوەڕێی تیشکی سەوز ضوء واتە تیشک یان گڵۆپی سەوز چاوەڕێ دەکەین هەتا تیشکەکە کەسک بی ئەوجا دەپەڕنەوە لە شەقامەکەی يظهر الضوء الأخضر يظهر الضوء الأخضر يظهر الضوء الأخضر ئێستا يظهر واتا بەدەرکەوت واتا گڵۆپە سەوزەکە پێکرایان پێبوو ضوء واتا تیشک تیشکە کەسکەکە ئەخضەر واتە کەسکیان سەوز ئەوجا کە گڵۆپە سەوزەکە پێبوو چ ڕوویدا تەقف السەیارات لەبەر چ تە نووسرایە چونکە سەیارات مؤەنەثە لەبەر چ مؤەنەثە چونکە پیتی تە هەیە لە کۆتاییەکەی ئەوجا هەندێک جار تە ئەچی ئەو جۆرە هەندێک جار تا المەربوطە هەیە لێرە يظهر چونکە ضوء چیە ضوء مذەکەرە بەڵام سەیارات دەبی بنووسین تەقیف لێرە نووسرایە يعبر التلاميذ الشارع يعبر التلاميذ الشارع يعبر واتە دەپەڕنەوە تەلاميذ مانای چیە تەلاميذ واتە خوێندکارەکان چونکە خوێندکارەکان لێرە تەلاميذ مذەکەرە دەبی يعبر بەکار بینین ئی بەکار بینین يعبر التلاميذ الشارع لە شەقامەکەی دەپەڕنەوە خوێندکارەکان لە شەقامەکەی دەپەڕنەوە يدخل واتە دەچنە ژوورێ يدخل التلاميذ إلى المدرسة خوێندکارەکان دەچنە ناو خوێندنگاکە یان قوتابخانەکە يدخل التلاميذ إلى المدرسة یان خوێندکارەکان دەچن بۆ قوتابخانە التمرين الأول ڕاهێنانی یەکەم اقرأ بخینەوە دەخینینەوە يلبس شوان ملابسه شوان جلکەکانی لەبەر دەکا تلبس سازان ملابسها يحمل شوان حقيبته تحمل سازان حقيبتها تلبس ها يلبس هو التمرين الثاني استبدل واتبي قوروا كلمة شوان بكلمة بسازان واتا وشي شوان بقورة به أو بأواتا به وشي سازان
في الجملة التالية لو ڕستەیەی کە دێ واتە ئەو ڕستەیە بنووسەوە بەڵام وشەی شوان بگۆڕە بیکە وشەی سازان بەڵام لە کاتی گۆڕین دەبی ئاگام لێبی لێرە چ هەیە مەدرسەته لەگەڵ وشەی یەذهب دەبی ئەو دوانە زۆر باش ئاگام لێبی چاچیان کەم لە جیاتی یەذهب دەبی بنووسم تەذهب شوانەکەی دەگۆڕم دەیکەمە سازان ئیلا هەروەکو خۆیتی مەدرسەتیهی دەبیتە مەدرسەتیها ئەو های لێ دێ تەذهب سازان ئیلا مەدرسەتیها چم گۆڕی لێرە ئەمن ت ئەەکەم یەکەم کردە ت و ئەوەشم کردە ها چونکە سازان ناوی خانمانە التمرين الثالث اقرأ لێرە تەنیا بیخینەوە دەیخینینەوە سەیارەة ئەوە دیارە سەیارەة مانای چییە دەڕاجەة حافلة حافلە واتە ئامانە یان مینی بەس یان مینی بوس شاحنة واتە بار هەڵگر قطار واتە قەتار یان شەمەندەفەر طەیارەة فڕۆکە سەفینەة واتە پاپۆر زەورەق واتە بەلەم لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی